ئەزیزان و خۆشەویستان هێنارتی بەیانیتان باش من سەدەش غەفوورم ئەمڕۆ لە بڕگەیەکی نوێی هۆشایی تەندروستیدا لەگەڵتانم بۆ باسکردن لەسەر زانستی دەرزی ئاژنین. زانستی دەرزی ئاژنین دەگەڕێتەوە بۆ چەندەها ساڵ پێش ئێستا کە لەلایەن سینەکانەوە بەکاریان هێناوە بۆ زۆر نەخۆشی و بۆ زۆر شت ئیسفادەیان لێ کردووە. لەم ماوانەی دوایشدا دەرزی ئاژنین هاتۆتە هەرێمی کوردستان و ناوچەکە چەندین سەنتەر بۆ بوارە کراوەتەوە. ئەمڕۆ ئێمە لە سەنتەرێکی دەرزی ئاژنینین با بزانین دەرزی ئاژنین چ سوودێک ئەگەێنێت بۆ کەسانەی کە بەکارێهێنن بۆ چ کەسێک دەکرێت بۆ چ تەمەنێک دەکرێت. دەرزی ئاژنین تا ئێستا چەند کەسی تیمار کردووە لەم شارەیە. بۆ باسکردن و گفتوگۆکردن لەسەر دەرزی ئاژنین و سوودەکانی لەگەڵمان بن. ئەزیزان و خۆشەویستان هێنارتی ئێستا ئێمە لە نێو سەنتەرەیان کە تایبەتە بۆ دەرزی ئاژنین. با بزانین دەرزی ئاژنین بۆ کێ بەکارهێنرێت وهروەها ئەم دەرزی ئاژنێ سوودی چی بە ئێوەی ئەبەخشێت. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە ئێستا لەگەڵ دکتۆر ئاماج عەبدولکەریم معروفدا کە مامۆستای زانکۆی سلێمانی و پسپۆرە لە زانستی پزیشکی چینیدا کە تایبەت بە دەرزی ئاژنین گفتوگۆ دەکەین. لەگەڵمان بن. کاکتۆرم کاتت باش. ئەم کاتە باش بەخێر بێن. سپاس. کاکتۆر ئەمەوێ بۆ پرسیارە دەست پێ بکەم ئەم دەرزی ئاژنینە مێژۆکەی بۆ کەی ئەگەڕێتەوە و بۆ کێش دەکرێت؟ دەرزی ئاژنین زانستێکی زۆر گەورەیە زۆر کۆنە ئەگەڕێتەوە بۆ زیاتر لە 500 ساڵ زۆر بەکاریە زۆر بەسوودە لە هەموو خەستەخانەکانی چین و یابان و کۆریا و سین لە ئەوروپا زۆر زۆر باوە ئێستا زۆر بەکاردێ لە ئەمریکا هەروەها ئەبێ بیخوێنیت و زانستێکی زۆر قوڵە و زۆر زانستێکی گەورەشە زۆر سوودمەندە بە تایبەتی بۆ زۆر بە نەخۆشە درێژخایەنەکان یعنی واتە ئەو نەخۆشیانی کە پزیشکی خۆمان ناتوانێت زۆر چاریکە سەریەشەیە بژێشەیە هۆرمۆناتە زۆر بە نەخۆشە هینەکان ئەوەی کە درێژخایەن پیان مزمن بە عەربی یان کرۆنێک بە ئینگلیزی ئێمە زۆر هەست دەکەین سوودمەندە بۆ نەخۆشانە. بەڵێ دەرزی ئاژنین بۆ چ تەمەنێک دەکرێت دەتوانین ناڵەوە بۆ گەورە بۆ پیر بەڵام باشترە وەکو خۆپاراستنیەک بیکەی باشترە گە سیحەتێ باش بێت لەو کاتای بیکەی باشتر وەکو خۆپاراستنیە بەڵام کاتە خۆشکەوتی مەجبوری ئەوەش بکەی شتێکی باشە چکە ئازارەکە وەلابات بەڵام بێک جار نابێت و جار نابێت ماوەیەکی ئەوێت. کاکتۆر چەند جۆر لەم دەرزیە هەیە لەم دەرزیە؟ ئەم دەرزی هەر دەرزی جۆراجۆری هەیە ستیلە هەیە مسە بەڵام هەمووی یەکشتە هەمووی ئەکەڕێ لە شەریکاتی گەورە گەورەی دنیا هەمووی تاقیم کراوە ماقەیەک جا بەکاری و فڕێدین شتێکی تیژە ناوی دەرزیە یان دەرزی نییە. تا ئێستا بۆ نمونە لە هەرێمی کوردستاندا تا چەند بایەخ بە دەرزی ئاژنین ئەدرێت ئەم زانستە تا چەند خەڵک سوودی لێ وەرگرتووە؟ وەڵای منەوە ساڵێکە کەم زۆر زۆر هەست دەکەم نەخۆشەکان زۆر سوودی لێ وەرگرن نەخۆشیشم زۆر زۆر ڕۆژ بەڕۆژ زیاکات سوودیان لەوە گرتووە زۆر بەیان نازانم ئەمڕۆ یەک دوو نەخۆشم هەیە بەس لەواکی حەز دەکەم لەسەر کامێرە ئەژینا پرسیارمان لێکردن سوودمەندیەکە چییە؟ بە تایبەتی ئافرەتان ژنان بگورە ئافرەتان ژنان لە وڵاتەیە زۆر سوودی لێ وەرەگرن چکە زۆر بەیان لە شارێکی دەرونیان و هەست دەکەم زۆر ئەوان زیاتر لەو بوارەوەیان بۆ لا من. بەڵێ کاکتۆر تا ئێستا بۆ نمونە چی چارەسەر کردووە؟ کەسێک سوودی لێ بینیوە بۆ چارەسەری بۆ نمونە نەخۆشێکی تایبەتمەند ئەتوانین پێمان بڵێ بۆ نمونە لەم شارەیە چەند کە سوودی لێ بینیوە بۆ نمونە ناوی نەخۆشیەکانمان پێ بڵێ نەخۆشی بۆنە سەر ئێشە بێ بۆ ئازاری شوێنێکی لەشی بێ کە هات بێ بەمە زۆربەی ئەوانەی کە پشتیانە شەیە زۆر سوودیان لێ وەرگرتووە زۆربەی ئەوانەی کە ملیان ڕق بووە سوودی لێ وەرەگرن زۆربەی ئەوانەی کە فەقەراتی من لە فەقەراتی بەڵێ فەقەراتی من ئەوەی ناوسکیان مشکلی ناوسکیان هەیە ئەوەی کە پێڵەن لێرە ناوی کۆڵۆنە لە وڵاتەیە پێڵەن کۆڵۆن تەوهیجاتی کۆڵۆن وڵای ئەوە زۆر زۆر سوودی لێ وەرگرێت ترسەریەشە زۆر بە تایبەتی ڕەبوو بەڵام هەر دەرزی ئاژین ناکەم شتێکە زۆرەکەم بەڵام بابەتەکەمان دەرزی ئاژینە بابەتی دەرزی ئاژین چکە شتێکە زۆرەکەم هەر شەرت نییە بۆ چارەسەری کەشم هەیە بەڵام دەرزی ئاژین بەشێکە لە زانستە گەورەکە. بڵێ کاکتۆر ئەتوانی پێشانمان بە ئێستا بە عملی بابزانین دەرزی ئاژنین چۆن چۆنی نەکرێت؟ بەڵێ باش حەزەکەی و نەخۆشێکمان هەیە بابێت بفەرمێت باش ئەمە دۆزێنانی ئازاری ئەو بێت جاکەی ناخۆشە. کاکتۆر ئەم دەرزی ئاژنینە تا چەندێک دوای ئەوە بۆ تەسیرێ بێت ڕاستەوخۆ تەسیرەکات یا دوای ئەوە بۆ کەسەکە هەستەکات بەپێی ئەو کەسەیە هەندێکیان زۆر زۆر خێرا هەڵێ زۆر هەست دەکەم شل بووم ئارام بوومەتەوە
ئازارەکەم شت بۆ کەمتر بۆتەوە هەیە ئەڵێ هەستێکم پێەکە یەکەم جار دووەم جار سەسیام جار سەنج هەستی پێکات زۆربەی خەڵک بەڵام لە سەدا بڵێم ده هەستی پێکا یان 20 هەستی پێکا بە یەکەم جار. گرنگی ئەم زانستە چییە؟ دەرمان بەکارهێنین بە هیچ شوێ من دەرمان بەکارهێنم تۆ پێویست داکە نە ئەشیابگیری بچی دەرمان نەمختەبەرات ئێمە چکا پێویستمان بۆ شتانە نییە لەسەر وزەی لە ژیشەکەین چەند جەرسەیەکە ئەیکەیت و ئەو کەسە زۆر سوودمەند دەبێت خەوی ئەگۆڕێ خواردنیە گۆڕێ ناوسکیە گۆڕێ بۆ حساسیەتە بۆ هێزی لەشە بۆ هێزی داهاتوێتی بۆ جوانکاریش ئەتوانی بەکاری بێنیت زۆر سوودمەندە بۆ وزەی لەش بە تایبەتی بۆ ئافرەتان هۆرمۆناتی ئافرەتان ڕێکی خات کاکتۆر ئەوە بۆ گەورە بینیوان بۆ کەسێکی گەورە بۆ شێوە دەرزی ئاژنی بەوکرا ئایا بۆ مناڵ بۆ منداڵ بۆ نمونە گەر تەمەنێکی بۆ نمونە لە خوار ئەدەڵتەوە بێ یا پێنەگەشتوو بێ چۆنین دەرزی ئاژنی بۆ ئەکرێوە بۆ چش نەخۆشیێکی مناڵانی شکریانی بۆ چ نەخۆش تایبەتمەند دەکرێت وەڵام خۆم بۆ مناڵەکانی خۆم یەکەم لە 4 ساڵی بووم کردوون بۆ تەرکیزیان بۆ خەویان بۆ خواردنیان بۆ ئازاریسکیان بۆم کردوون بۆ هەروەی بۆ هێنیش بۆ خۆپاراستنیش هەندێک مناڵ هەیە ئەترسێ دەرزی ئەوە شتێکی زۆر ئەتیادیە بەڵام ئەگەر دەرزەکەی نەبوو منداڵەکە یان هەستم کرد ترسێ ئێمە بەجیهازی بە لێزەرێکی لەسەر لێزەر شتێکی مۆدێرنە ینی دەرزی ئاژنین کراوە بە مۆدێرن مۆدێرنەکە چی ئەوروپا کردی مۆدێرن بە لێزەر بۆ یەکە جیازی لێزەرەکە لێزەرێکی زۆر ناسکە زۆر بەهێزە ئەیکێتە سەر ئەو جگایانی کە دەرزەکەی بۆکەیت بۆ ئەوەی تیامێنێتەوە دەقەیە ئابم شێوەیە ئەمە پێوەکەین لەسەر ئەو جگایی کە جگا دەرزی ئاژنەکەیە لێزەرەکە ئیشی خۆیەکات 6 دانی بۆکەین قاچیا لە دەستی بە هەمان شێوەس ئیشی خۆیەکە ئەو مناڵانەی کە ئازاری نییە کاکتۆر ئەمە هیچ ئازاری نییە هیچ هەستی پێ ناکە ئەو مناڵە کەواتە بۆچی باشە بۆ ئەو مناڵانەی کە گەورە نابن ئەو مناڵانەی کەسکیانەش ڕەبوویان هەیە ئیتر جۆرا و جۆری ئازاری مناڵ خۆ دەزانی حساسیەتە زۆر سوودی لێرەگرن بۆ بەتایبەتی گوێچکە و لوت و کە لوتە گیرێت مناڵ قورجی هێشێت زۆر سوودی لێگرن کاکتۆر بۆ نمونە بەڵگە لە بەردەست سوودیان لێبینی بێ بۆ نمونە بێگومان لەمە کەسێکە بۆ شۆ بکەن و 6 ساڵە شەنبەشانی ئیشەکەی خۆم کە لە خەستەخانە بواری خەستەخان لە بێهۆشکاری وانە ئیشەکەم ئەمەشم کردووە 6 ساڵم لە ئەوروپایشم کردووە زۆر سوودمەندە. ئایا بۆ شێرپەنجە ساعت بە شێرپەنجە چی؟ پرسیارێکی زۆر جوانە زۆر جوانە بڵێ شێرپەنجە شتێکی تایبەتیە لە زانستی چینیە ئەو سنتەری تایبەتی خۆی ئەوێ بەڵام من بە شێوازێکی یەکەم چکار گژوجام نیە لێرە بە لێزەر یەکەم بەم لێزەرە بۆ ناوخێن زۆر کەسیانبەتی زۆر کەسم ماوە شێرپەنجەکەی بەڕاستی ون بووە لە ئەوروپاش لە ئەوروپا بەڵە لە ئەوروپا ئێستا خۆ لە ئەڵمانیا سنتەرە گەورەکان زۆر گەورن لە ئەڵمانیا بەم جیهازەی کە من هەم ئێستا لە ئەڵمانیا بەکارێت بۆ شێرپەنجە بەڵام چۆنێکن شێوازی ئەوەی کە وەکو چۆن کانولایەکە بۆ ناوخێن هەموو جەرسێ تەمان 5 جەرسە بکە بەلانیکەمەوە 20 دقە بۆ 40 دقەتیامێنێتەوە خوێنی شێوازی خوێنی لەسەر خانەکانی شکات شێرپەنجە بۆ شێوێ یامەتێ دێت. ئایا و دەرزیە تا چەندێک دەتوانێت بۆ نمە کەسێک مرۆڤێک قەڵەو بێت وەزنی لەشی کێشی لەشی زیاتر بێت دای بەزێنێت ئەوە چۆنیە بە ماڕوونکەیتەوە بەڵێ قەڵەویش خۆی بەشێکی گرفتێکە قەڵەویش وەکو نەخۆشێک دیاریدەری پزیشکی چینیە وزە کە گیرە خوات ئەڵێ قەڵەویە بە حساب فەلسەفەی چینی زۆر گرنگە کە ئەوانەی کە قەڵەون خۆراکی ئەم گۆڕنەوە هیچ هەر خۆراک نییە بەسەر کەسە 50 خۆراک ئەوانێکی چییە جوڵەیە و مەسەری دەرونیەکەیەتی و شێوەی ژیانەکەیەتی و دەرزی ئاژنینێکێکە لەو شتە باشانەی کە بۆ ئەوەی جستەی لە هاوسەنگیە دروستکات بۆ قەڵەوی من زۆر کەسم هەیە بۆ ئەوەی بەڕاستی سوودمەند بوون چکە من ئێستا ئامریکیشم هەیە بۆی پێ دەڵێن ئەو شتانێک کە پێ ناکەوێت هەمان کاتیشە جەلساتی بۆکەم دەرزی ئاژنین بە تایبەتی بۆ گوێشکەشەکەم زۆر چکە گوێشکە لە هەرا جێگا حساسە وەکو باسمان کرد گرنگەکان بۆ هۆرمۆناتی لەش بۆ ئەوەی شەهێتن نەمێنێت 6 جێگایە هەموو جارێکەیەت 20 دقەیە لای من پاڵەکەوێ ئەم دەرزیاری بۆکەم بۆ گوێشکەی زۆر سوودمەندن. سپاس بۆ دکتۆر ئاماچکە لەگەڵمان بووی سپاس دەکەین. ئەزیزان و خۆشەویستانی NRT هیوادارم لەم بەرگەی هۆشیاری تەندروستە سوود تاوەرگرت بێ کە تایبەتمان کردو بە دەرزی ئاژنین و جۆرەکانی دەرزی ئاژنین و چارەسەرەکانی.
بە هیوای ئەوەی سودمەند بن هەموو لایەکتان تەندروست بن تا بەڕگەیەکی کە بەخواتانە سپێرم هەر شاد بن.